دوای نیو کاتژمێر خواردنی ئەو کوارگانە تەسیرێکی زۆر لەسەرکردن یاین تووشی تایان زۆر بەرزەوە پلەی گەرمی لەشیان زۆر بەرزەوە. 8 کەسی یەک خانەوادە لە دۆڵی ئالانەوە بەهۆی خواردنی کوارگ یاخود بڵێن قارچک ژەهراوی بوونەوە ئێستا لە نەخۆشخانەی خەلیفان چارەسەریان بۆ بکرێت. نەخۆشخانە ئەڵێت هەر 8 کەسەکە ئەندامی یەک خێزانن ژن و منداڵ و پیاویان تێدا و لێرە چارەسەری پێویستیان بۆ بکرێت بەڵام بەهۆیەوەی کە پێویستیان بە چاودێری زیاتری پزیشکی هەیە بەڕێیەکرێن بۆ نەخۆشخانەی ئاشتی لە سۆران لەوێ لە ژێر چاودێری پزیشک ئەمێنەوە. ئێستا بەشێک لەو کەسانە بڕێکراون بۆ نەخۆشخانەی ئاشتی لە سۆران و بەشێکیشیان لێرە ماونێتەوە. جا من یەک لە کەسوکاری ئەو خانەوادەیەم لەگەڵە کاک زریان سڵاوتان لێبێ. تەندروستی ئەو کەسانە چۆنە کە ژەهراوی بوون و ڕووداوەکە چۆن بۆ گەر بەخوای کاکە ئەوە ڕووداوەکە ئەوڕۆ لە گوندی بناویە وەکو جەناب باس کرد سەر بە دۆڵی ئالانە گوندی بناویە سوین وەکو هەموو خەرکەچی دیگوتن پارناچی لە دەرێ خۆین وەکو گەشتێک ئەویش کوڕە گچکەکەی من هەندێک کوارج کردن خۆتان کوارگەکانتان کوارکان بەخۆن کردن بەرێ هێوارێش کوارگن هینان و بڕێ هەموو جارێ کوارگەکانن لێنان و کوراندن و خواردن بەداخەوە دوای نیو کاتژمێر خواردنی ئەو کوارگانە تەسیرێکی زۆر لەسەرکردن یاین تووشی تایان زۆر بەرزەوە پلەی گەرمی لەشیان زۆر بەرزەوە. هەر تەنها ئەو 8 کەسە کوارج خواردبوو ئەو کارتان خواردبوو یاخود بەڵێ تەنها ئەو 8 کەسانە کوارجە کوارگەکانی خواردبوو هەمویان تەندروستیان تێکچوو ئەوانی کوارجان خوارد هەموو تەندروستیان تێکچووە. ئەو نەخۆشانە شێکیان خێزانی منە یەکیان کوڕی منە یەکیان کچی منە ئەوان دیشیان کوڕە خەزوری من هەم کوڕە خەزورن هەم کوڕە خارش سەلامەتی ئینشاءڵڵا تەندروستیشان باشترە بێ و ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی نازانی کوارگەکان چ جۆرێک بوون یاخود چ کوارگێک بوون بۆی خەڵکیش بیان ناسێت. وەڵاهی من داوا لە هەموو لە ڕێی کەناڵە بە ڕێزەکەتانەوە داوا لە هەموو خەرچەکەم بەبێ ڕێنمایی تەندروستی ڕێنمایی پزیشک هیچ جۆرە گژوجایەک نەخۆن. کوارگەکانیش وەڵی کوارجی احتیادی بوون لە ناو جێی وێزی عیوان و شتی هەیە زبری لێ زۆر خەرک ئێستا شەستێندر بەتابەت سەچیا بە نەهری لێ ئەرێ کوارجی لێنە ئەوەش لە بە ئەو پەینە چیمیاویی کە لە دوای ئاژەڵەکان بەجێمینێ ئەو کوارگانە ژاراوی شێوەکەیان زەرد بوو بەرە سپیسپی نەبوون برێ زەرد بوون. وەڵی گومانیشن لێکردن یەک لە ئەندامانی ئەو خێزانەی پێی گوتن گوتی کاکە مەخۆن ئەو کوارگانە ژاراوینە بەس بە خۆزانانی ئەمە کوردەواری زۆر جێ بە ڕێنمایی تەندروستی بە وشتان نادەن ئیشەکەیان کرد.